زۆرتان لێ ببینیرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەوە سەیارمان وە لەگەڵ هاوکارم پێدرامی نەوەندیش بەرنامەی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کوردیتان پێشکەش دەکەم. لە بەرنامەی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی پەرتەوە وتوێژێکمانە بێ سەرەتا لەگەڵ هوماینی گودازگەر ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکومەتیست و هەروەها ئەندامی کۆمیتەی ئیجرایی کۆمیتەی کوردستانی ئەم حیزبە سەبارەت بە مانگرتنی زیندانیانی سیاسی لە زیندانی ورمێ و هەروەها تەوەری چکەشکە لە بەرنامەکەی ئەمڕۆمان پێتر اختصاص داوە و توێژە سەبارەت بە هەڵوێستی مەلاکان لە کوردستانی عێراق بە تایبەتی سەبارەت بە ئەو قانونەی کە لە سێ کانتۆنی جەزیرە و ئەفریت و کوبانی بۆ وەزعی ژنان دەرچووە. لە دوای بە ئەم توێژەمان لەگەڵ هوماینی گودازگەر و توێژێکیشمان دەبێت لەگەڵ ساڵحی سەداری سەبارەت بە مەسەلەی ڕۆژهەڵات مەحوەری کە لەلایەن دوو حزبی کوردستانەوە کە حزبی دموکراتی کوردستانی ئێران و هەروەها حزبی عەبدوڵڵای موحتەدی مەترەح کراوە باس لێ ئەەکەین. سەرنجتان بۆ ببینی بەرنامەکانی ئەمڕۆ ڕاکێشن. هوماینی گودازگەر ئەگەر دەنگی منە بیسی زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆیە. منی سپاسی ئەوە کەم ڕۆژتان باش. هوماینی گودازگەر ماوەیەکی درێژە ئەوە زیندانیانی سیاسی لە ورمێ دەستیان داوەتە مانگرتن لە خواردن و تا ئێستاش وەڵامیان پێ نەدراوەتەوە نەقل کراون بۆ بیمارستان و ئامادە نەبوون هەتا سرومی غەزاییان پێ وەسڵ بکرێت. ماجرا چییە؟ داواکاریەکانیان چییە؟ ئەکرێ بۆ بینەرانی ئێمە زۆرتر ڕوون بکەیتەوە؟ بەڵێ هەر وەکوا کە لەوانەیە ئاگادار بن بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە 29 ئابانەوە حدودی 27 زیندانی سیاسی لە بەندی 12 زیندانی ئورومیە دەستیان داوە سەر ئەعتیساب غەزا. ئەم بەندە لە زیندانی ئورومیە حدود 82 نەفەر زیندانی تایە کە 30 نەفەر لەم زیندانیانە سیاسین و ماوەیەکی زۆرە لەگەڵ زیندانبان و مەسئولینی زیندان کێشەیان هەیە بۆ ئەوەی کە شرایەتی ژیانیان و وەزعیەتی شەخصیان بەعزە داخواستێکیان بووە کە مەترەحیان کردووە کە جوابی پێ نەدراوەسەوە. بەڵام ئەوەی کە زیندانیانی کێشا بەم ئیعتیسابە ئەساسەن خواستی جیاییانە لە بەندی زیندانیانی غیری سیاسی، زیندانیانی اجتماعی، زیندانیانی جەنایی، زیندانیانی کە بە دەلایلی تری مختلفی مەسائلی جەنایی اجتماعی هاتوونە سەر ئەو بەندەوە و ئەمانیان لەگەڵ ئەوان قاتی کردووە و ئەوە بووە سەبایسەوە کە فشار و شرایەتێکی زۆر نالەبان بۆ زیندانیانە بێتە بەرەوە. ماوەیەکی زۆر ئەمانە داوایان کرد لە مەسئولینی زیندان کە ئەم جیایە سوورەت بگرێت و طبقی قانون کەرواکە خۆیان داوایان هەروە خودی قانونی زیندانەکانی جمهوری ئیسلامیە ئەمانە ئەبێت لە بەندی زیندانیانی سیاسیە بن و شرایەت و ئەوزا و ئەحواڵیان بە گوێرەی وەزعیەتێکە خۆیان بوویانە فەرق بکات. بەڵام هەر وەک سیاسەتێکی هەمیشەگی جمهوری ئیسلامی و ئەڵبەتە ڕژیمی شاهنشاهیش ئەم سیاسەتە کە قاتیکردنی تەواوی زیندانیان ئەجل و زیندانیانی سیاسی لەگەڵ زیندانیانی جەنایی و کولەن زیندانیانی ترا غیری سیاسیە یەکێک لە فشاران و فشارگەر و سیاسەتگەرێکی سابتی ڕژیمگەری جمهوری ئیسلامی و زمانی شا بووە کە لێرە بەحاڵ لە زیندانی ورمێ زیندانیانی سیاسی و ئەم 27 زیندانی سیاسیە بە تایبەت دوای ماوەیەک کە جواویان داوە بە خاستەکانیان هەروە کە عەرزم کرد لە 29 ئابانەوە دەستیان کرد بە ئەعتیساب غەزا کە لە ئەم ماوەیە هەروەک ئێوەش باستانکەن حاڵی جەماعەتێکی زۆریان خراپ بووە و لەگەڵ فشاری زۆری دەرەوە و فشاری زۆری خودی زیندانیان ڕوبەڕوو بوون خود زیندانبانان ڕوبەڕوو بوون بۆ شکاندنی ئەعتیساب. دوو نەفەر لەم کەسانە بە ناوی ڕەزای ڕەسووڵی و عەبدوڵڵای عمومی وەزیان زۆر خراپ بوو کە ڕۆشتووە بردویانیان بۆ بیمارستان و گەرەکیان بوو لەوەی ئەعتیسابەکانیان بشکێنن بەڵام هەر ئەوان موافقەتیان نەکردەوە بەرحاڵ تا ئێستاش لە حاڵی ئەعتیسابە. باشە سەبەب چییە کە ئەمان ئەو داخوازیان تەرەکردوانی ئیرادەکەی لە چیا بینەوە مەسەلەی تێکەڵکردنی زیندانیانی سیاسی لەگەڵ زیندانیانی عادی یان نا زیندانیانی جنایی؟ من پرسیارەکەیەوە تێنەگەیشتم بگورن. بەبڕای تۆ بۆچی ئەم داواکاریە ئەوەنە گرنگە کە تا ئەم ڕادەیە ئەمانی هەنداوە بۆ ئەوەی کە مان بگرن لە خواردن و تا ئەم حەدەی کە تا تووشی مشکلی جدی کردوون بۆچی پێیان وایە ئەبێت جیا بکرێنەوە لە زیندانیانی عادی یا لە زیندانیانی جنایی؟
داخوازی ئەمانە بەڵام ئەمە فەلسفەیەکی دوور و درێژی لە پشتەوەیە کە حتا قانونێکی ڕەش وەکو قانونی جمهوری ئیسلامی قبوڵی کردووە کە زیندانی سیاسی زیندانی سیاسیە بەرحاڵ لە هەر بارێکەوە تۆ لە نظری یابگری چ ژیانی شخصی چه ئەوە کە لەبار سیاسی و بەیەک و ارتباطیان هەیە بەیەکەوە یعنی ئیجازەیان هەیە چه ئەوە کە ژیانی شخصیان لە متالعە و لە هەموو شتێکی ترەوە جۆرێتر ئەبێ سازمان بدەن سڵتا ئێوارە بەرحاڵ داخوازیەکی مەدەنی و ئەوڵیەی هەر ئینسانێکە کە وجودی بێ بەتایبەت لە زیندانە کە ئەم بنیامانە بەداخەوە بۆ ڕۆژ و دوو ڕۆژ لەوێ نین ماوەیەکیان ساڵهایە لەوێن ماوەیەکیان چەندین ساڵە وەشای زیاتر لە 10 ساڵە لەوێن و ماوەیەکیان بەداخەوە ئەم جەماعەتێکیان ئەمێننەوە لە ئەنتیجا خودی ئەمە مربوطە بە سەرفی ژیان تۆ ئەگەر لە یەک ئوتاقابی حتا لە زیندانە نەبی حەزەکەی جاری وایە تەنیا بێت حەز ناکەی لەگەڵ هەر کەس لە شوێنێکا بێت بەتایبەت ئەو کەسە یا ئەو جەماعەتەکە بە لەباری سیاسیەوە جیراون بۆ خۆیان وەزایەتێکیان هەیە بۆ خۆیان گەرێکیانە کارهایە بکەن گەرێکیانە ژیانیان بەرحەڵ لە زیندانە لا ئەقل لە زیندانە ئازاد بن کە چۆن نەفەس پێشن لەگەڵ کێ بن لەگەڵ کێ هەڵسن بەیانی لەگەڵ کێ سەبحانە بخۆن ئێوارە لەگەڵ کێ بێن و بڕۆن و ئەمە کەسێک ناتوانێت هیچ کەسێ مەجبور کا بە ئەوەکە لەگەڵ هین بێت لەگەڵ هەر کەسێک وە زیندانبان و یا جمهوری ئیسلامی بە ئیسڵاح تعینی بکە ئەوەی کە بووە دا ئێستا نەتەنیا لە ڕابطەتەکە مخاستە لە ڕابطەتەکە هەر خواستێکی چکۆلا چونکە بە سەرکوت و بە امتناعی جمهوری ئیسلامی و زیندانبانان و مەسئولی زیندانیان ڕوبەڕووبوون ئەوینین ئائیسە لە ئێرانە متأسفانە ئیتر هیچ ڕێگەیەک نایانڵەوە بۆ زیندانی جگە لە ئەوە کە دەستدا لە مەسەلەی اقتصادی غەزا کە ئەگەر قوڵ بۆی بڕوانی شتێکی ئینسانی نییە وەلێ نائینسانی بوونەکەی لە هەیئەتی ئەو کەساکە ئەحسابەکەکە لە واقعا نابێ بینرێ بەڵکە ئەبێ لە هەیئەتی ئەو حکوومەتا بینرێکە زیندانی وادارەکە بە ئەوە کە ئەحسابی غەزا بکە ئەساسەن لە جوابی سوالەکەی ئێوە یەک حقوقی ئینسانی و مەدەنی و پێشپا ئوفتادەترینە خۆخێکە کە بنیام ئەتوانێت بیبێ بۆ ئەوە کە لە محیتێکا کە ئەژی لەگەڵ جەماعەتێکەوە خۆی ئەیەوێت یا خۆی گەرێکی لەگەڵی بێت بیەوێکە ژیانەکەی بکە ئەویش لە داخلی زیندانە زۆر چاکە هەروەک ئاگاداری جمهوری ئیسلامیش بەسرۆت ماوەیەکی زۆر خەرکی ئەعدامە بەتابەت لە دەورەی ڕوحانیە ئەم زیندانیانە هیچیان مەترسی ئەعدامیان لەسەرە کە ئەمەش مەسەلەی مانگرتن لە خواردنە بتوانێت سەبەبێک بێ بۆ ئەو مۆزوعە باش بوو ئیشارەت بە نوقتەیەکی باش کرد ئەوەڵان هەر لەم ماواکە خۆت باست کرد تازەترین نمونەی 10 کەس لە سێشەمەی ڕابردووە لە ئێرانە و لە چەندین زیندانە ئەعدام کراون ئەعدام بێوچانوە لە زمانی حاکمیەتی یا سەرکارهاتنی ڕۆحانیە وجودی بووە بە شدەتی جاران زیاتریش بەڵێ 10 نەفەر لەم زیندانیانە حکمی ئەعدامیان هەیە و جزو ئەم ئەحسابیانە جمهوری ئیسلامی بۆ شکاندنی ئەم ئەحسابات تهدیدی کردووە کە ئەعدامەکانی ئەوانە ئەخاتە بەرەوە یعنی خێراتر ئەعدامیانەکە و بۆ ئەوە تێکۆشاوە کە جەماعەتێکیان لەم ئەعدامیانە جیا بکاتەوە و تەفرەقە بخاتە بینیان ئەویش ئەوە بووە کە ماوەی لەوە پێش حتا نەفەرێکی لەم ئەحسابیانە ئازاد کرد کە بە قەوڵی خۆیان جرمەکەی سووک بوو بەنێو وابزانم عەرفات یا عیزەتی ئەزغەری شتێکی ئاوە بێشکە لەوە زۆری هێناوە بۆ خانەوادەکانیان کە فشار بێنن بۆ ئەم زیندانیانە و بەڵکە ئەحسابەکانیان بشکێنن بێشکە لە ئەوە تهدیدی ئەوەی کردووە کە تەلەفۆنیان لێ قەت ئەکات تهدیدی ئەوەیان کردەکە لە یەکیان جیا ئەکاتەوە تهدیدی ئەوەیان کردووە کە باسێکیان بنێرێ بۆ زیندانەکانی تری ئێران و جیایان ئەکاتەوە لە مەجموعە جمهوری ئیسلامی تا ئێستا بە هەموو هێزێکەوە تێکۆشاوە کە تەفرەقە بخاتە بینیان و ئەم ئیتحادیانە لە بین بێت وەلێ ئەوەی کە مهمە ئەویش ئەوەیە کە ئەمانە یەک پارچە بەرامبەر بە ئەو داخوازخۆیانەی وێساون بەتایبەت یەک پارچەن لەگەڵ ئەو 10 نەفەرە کە حکمی ئەعدامیان هەیە و ئێستا لەناو ئەم 27 نەفەرەدا ومانی گوتازگەر معلومە زیندانی لەناو زیندانە تەنها ئەسلحەیەک بوو مبارزە لەگەڵ جمهوری ئیسلامی کە هەیەتی ئەتوانم بڵم ئەم نوع لە ئەترازە کە بەداخەوە کە ئەبێتە مەترسێکی گیانش تەنانەت بۆ خۆی مەسەلەی ئەتسابی مانگرتن لە خواردن کەمە لە دەورانی جۆراجۆرە مەترح بووە لە زمانی لە سەڵتەنەتی پەهلەویەوە هەتا ئێستا زیندانیانی سیاسی بەم ڕۆژێکی ئاشنایە خولاسە ئەکرێ ئەمە لە بۆشایی چ شتێکایە کە ئەم زیندانیانە ملعەدەن بەم وەزعەوە ناچارن مان بگرن لە خواردن ئایا ئەکرێ لە ناو کۆمەلگایە لە ناو شارەکانە لە ئێران لە کوردستان بە تایبەتی بۆ ئەم زیندانیانە کارێ بکرێت کە
ئەمان ناچار نەبن تەنها بەم شێوەیە دەست بە مبارزە بدەن و ڕژیم لەژێر فشارێکی زیاترا بێت لە دەرەوەی زیندان تا مل بدە بە داخوازیەکانیان. بەڵێ من لەم قسمەتی ئاخری پرسیارەکەتەوە دەست پێ یەکەم ئەم ماوەیە جموجۆڵهەیە بۆ پشتیبانی لە ئەم زیندانیانە بووە بە تایبەت لە نێو زیندانەکانی تری ئێرانە لە زیندانی ڕەجایی شەر لە قەزەڵ حەسار لە زیندانی گەوهەردەشت لە ئەمانە زیندانیان بە نووسینی تۆمار و اعتراضکردن لە واقعا دەنگی ئەو زیندانیان بە جامعە لە ئێرانە گەیاندووە و ئەو بۆ سەبایسەوە لە بەعزە شوێنێکیش پشتیوانیهایەکیان لێکراوە مەسەڵەن لە مەریوان کۆمەڵێک لە بنیامگەری مەدەنی و سیاسی بۆ خۆیان تۆمارێکیان نووسیوە و داوایان کردو لە جمهوری ئیسلامی کە بە داخواستەکانی ئەمانە جواب بداتەوە هەروەها لە بەعزە شوێنتر وەکو سلێمانیە لە عێراق و هەروەها چەندین شار لە دەرەوەی ئێران تظاهرات و اعتصابهایەک بە پشتیوانی لە ئەمانەوە کراوە بە تەوری واقعی ئەمە شتێکی عمومیترە کە مردم لە شارەکان و لە شارەکانی ئێران چی ئەتوانن بکەن بەرامبەر بەم قەزیە بە عمری جمهوری ئیسلامی ئەم مەسەلە وجودی بووە و لێرە ئەگەم بە پرسیاری سوعالی بەشی ئەوڵی سوعالە کرد کە بۆچی ئەمانە مەجبورن اعتصاب بکەن و هیچ ڕێگەیەکیان نییە تماشاکە لەبەر خاترەوە هیچ حەق و حقوقێک از جمله ئەو حەق و حقوقەوە جمهوری ئیسلامی خۆی لە ئەو قانونە ڕەشەیە دایناوە بەڕسمیەتی ناناسێت تۆ ئێوە تماشای ئەوە کەن کە وەکیڵ جاری وایە ئەبێ جوابی بدرێتەوە نادرێتەوە زۆر جار بووە موکل ئەعدام کراوە دوایی وەکیڵ زانیویە خانەوادە خەبەری نەبووە لەوە کە وەزعی کوڕیا کچەکەی لە زیندانە چۆنە ئەمانە شتگەرێکن کە تەنانەت لە ئەو قانونە ڕەشە لە هەر قانونێکی برژوازی و سەرمایەداری دنیای ئەمڕۆژە وجودی هەست بەڵام بێقانونی لە حەن زیندانیانی سیاسیە لە ئێرانە بێداد ئەکا لە نەتیجە ئەمە مەبنای ئەوەسە کە زیندانی هیچ ڕێگەیەتری نەوێ بەغێر از ئەوە کە لە گیان و هەستی و مانەوەی خۆی کە عیبارەتە لە اعتصاب و مردن لەوە هیندابنێ لەوە مایەدابنێ دیارە ئەم شێوە نە شێوەیەکی باشە نە شێوەیەکە کە لەباری ئینسانیەوە بە نەفعی نە بە نەفع ئەسەن شیاوی هیچ بنیامێکی ڕۆژیە لە ئەم دنیا بەڵام بەرامبەرەکەت وەختی ڕژیمێکی درڕندەی ئاوایە ئەبێ هەر منعولەمەیە هەیە هەر خەتایە هەیە هەر مەحکومکردنێ هەیە ئەبێ متەوەجێ جمهوری ئیسلامی و زیندانبانەکانی بکەیت کە ئەم شرایەتیان بە وجود هاوڕووە کە بنیامەکان لەگەڵ نەفسی ژیان و مانەوەی خۆیان مبارزە بکەن. پرسیارێککە مەترەحە ئەوەی کە زیندانی سیاسی بێ ئازادکرێ ئەمە شعارێک بۆ داخوازیەک بووە کە دەیان ساڵە مەترەحە هەتا لە سەتای ڕاپەرینە هەروەکو لە بیرتانە لە ناو تەزاوراتەکانە زیندانی سیاسی ئازادە بێ بکرێت بوو بە شعارێکی گشتی و ڕژێمی شای ناچار کرد کە دەرگای زیندانەکان بکاتەوە و بە سەدان زیندانی سیاسی کە بەناها گیرا بوون تەنها بۆ دەربڕنی بیر و باوەڕیان لە زیندانەکان نابوون ئەوانەی ناچار کرد کە مەرخەسیان بکات ئێستا ناکرێت دووبارە ئەم شعارە بکرێتە شعارێک سەرلەوحەی متالباتی و داخوازیەکانی خەڵک لە کوردستان و لە هەموو شوێنەکانی تری ئێران ئەم شعارە هەیە هەر لە بەدرێژایی جمهوری ئیسلامی کە ئەوەڵی زیندانیە سیاسیەکانی ئیعدام کرد تا ئێستا وجودی هەیە و لە زەمان شایشا بووە ئێستا بنیام وەختی تماشاکات لە قەڕی 21ەکە شەرمەساری و مایەی شەرمە بۆ سەرمایەداری و حکوومەتگەرێکی دیکتاتۆر وەکو جمهوری ئیسلامی کە لەبەر عەقیدە لەبەر نەزەر لەبەر مخالفەت نەزەر لە زیندانە کەس ڕابگرن تەنانەت ئەو نە جێگەی شەرم و بێشەرمیە کە خودی جمهوری ئیسلامیش قبوڵی ناکە کە زیندانی سیاسی هەست لەبەر خاطرەوە بیشارێتەوە پێیان بڵێ تەبەکار پێیان بڵێ محارب باخۆدا پێیان بڵێ کەسگەرێک وە مەسەلەحانە شەڕیان کردەوە کەسیان کوشتووە لە نەتیجە خودی ئەم شعارە ئیسە بە وسعەت وجودی هەیە شاید بڵێن یەکێک لە فەراگیرترین شعارگەرێکە کە لە ئێرانە لە هەر جوڵانەوەیەکە لە هەر مناسبەتێکە لە هەر ئەوڵمایەمەیەکە لە هەر تەزاوراتێکی کاریگەریە لە هەر شتێکە وا بۆی لە ئینسانیەت و ئازادی و مەدەنیەت بێت بەرز ئەکرێتەوە وجودی هەیە ئەمە واقعیەتێکە کە لە تەواوی منتەقەی خاوەرمیانە وەکو شعارێکی مشتەرکی تەواوی ئینسانهایەکە کە هەندە ژێر چەپۆکی دەوڵەتی دیکتاتۆری مەسەلی وەک جمهوری ئیسلامی و یا دیکتاتۆری وەکو دەوڵەتی تورکیە و باقی دەوڵەتەکانی ترە ئەمە وجودی هەست و تەنیا ڕێگەیشی ئەوەسە کە ئەمە نەتەنیا بێ بە قانون خۆ ئیسا ئەگەر تماشاکی شاید لە بەعزە شوێنێ بێ بژێ کەسی بنیادەم لەبەر خاطر سیاسەت و عەقیدە ناوێ زیندانی لێ بەڵام هەر ئەو کەسانی وا ئەمەیان نووسیوە لە قانونەکەیانە پڕ زیندانەکانیانە لە زیندانی سیاسی و زیندانی عەقیدەتی
جا بۆیە مەسەلەکە عیبارەتە لە ئەوە کە هێزی جەماوەر چەندێ بتوانێت ئەم حکوومەتانە وادارکە بەوە کە عەمەڵەن بڕۆنە پای ئەم ئازادی زیندانی سیاسیە و ئەمە یەکێک لە بەندە ئەسڵیەکانی گوشایشی سیاسی لە هەر جامعەیەکە شاید بڵێن دوای مەسەلەی ژن و بەرابەری ژن و ئازادی ژن نەبوونی زیندانی سیاسی یەکێک لەو هەڵقە ئەسرایانەسە کە ئەتوانێت بە بوژانەوە و ئازادی جامعە کۆمەک بکات. ئەکرێت لە یەک دەقە بۆمان بڵێ کە با تۆجی بۆی کە ئێستا وەزی ئەم زیندانیانە لە ئاستێکی زۆر خراپە هەیە و مەترسی مردنیان هەیە هەتا و هەروەها مجموعەیە لە چالاکی سیاسی و مەدەنی تر کە لە شاری سنە و باخشارەکانی تر دەست بەسەر کراون و بەناهاق گیراون وەزیفەی خەڵک چییە و ئابێت چی بکەن زۆر کورد چه کارێکی و ئەقدامێکی فەوری لەبەردەستە ئەتوانێت بێ کە فشار بێنە بۆ جمهوری ئیسلامی و ئازادیان بکات. ئەبێ خەڵک بە هەر شێوەیەک بۆیان نەکرێت خەڵک دیارە هیچ کەسێ سەڵ زوو لە ماڵ نایێتە دەرەوە لەبەرەوە بڕۆ بۆ دوکان بڕۆت احترازکا بە مەسەلەی احتسابی زیندانیانی ورمێ ئەمە پێشڕەوانی جامعان ئەمە بریهەمگەری سیاسی و ئاگاه و مبارزن ئەمە ئەو کەسانە کە ئەگەر بکەونەکان لەگەڵیان وەکو گڵۆڵەبەن هەزاران نەفەر مردم دەوریان کۆ ئەبێتەوە ئەتوانن کارێکن ئەبێ ئەوان نەخشەدا بڕێژن بۆ ئەم نەخشەداڕژانە دە جۆر هەزار جۆر ڕێگە و شێوایە ئەکریە نامە بنووسی ئەبێ ئەکریە بەر ئوستانداری بگری ئەکریە بەر دادگا بگری ئەکریە فشار بێری بۆ خودی دادگا لە ورمەیە ئەکریە هەر لە تارانەوە لەبەر دادگستریەوە دەستی پێ بکەی و ئەم کارانە بکەی ئەکریە لە مەدرسە ڕۆژێک دەرس نەخوێنی ئەکریە لە دانشگا ڕۆژێک تەحتیاڵی کەی ئەکریە لە هەموو شوێنی هەزار کار بکرێت من ئێستا نە ئەو کەسم کە بتوانم دەستور بم بە خەڵک بڵێم ئەوە بکەن نە ئەوە دروستەکان چین کارێ بکەی بەڵام خودی خەڵک و خودی ڕەهبەرانی ئەو جامعە ئەزانن ئەشە چی بکەن ئەوەی کە مهمە بیکەن لە ئەم شرایەتە گیانی ئەو زیندانیانە لە خەتەرایە بە نامنووسین بووە بە جەنگبوونەوە بوو لەبەر دادگستری و ئوستانداریەکان و بە هەر شێوەیە وا خۆیان ئەکرێت ئەوەی کە مهمە ئەوەیە کە تەجروبە نیشانی داوە ئەگەر کۆمەڵێک لە خەڵک یا بەشێ لە کۆمەڵانی خەڵک ڕۆنە ئەم اعتراض و مبارزە و پشتیبانیکردن بۆ لەو زیندانیانە ئەتوانێت جواب بداتەوە و نەجاتیان بە شرایەتەکە تێدا. زۆر سپاس دەکەم هومانی و دەستگەر و بەژای لە بەرنامە بۆ بە هیوای ئازادبوونی هەموو زیندانیانی سیاسی و دەسەڵگرتنی ئەم زیندانیان لەمانگرتن و گەیشتن بە داخوازیەکانیان. بینەرانی خۆشەویست بۆ بەشی دووهەمی وتوێژەکەمان لەگەڵ هومانی و دەستگەر ڕێگە بدەن کە هاوکارم پدرامینۆدیش موسیقای بڵاو بکاتەوە و دواتر ئەچینە بابەتی دووهەمی بەرنامەکەمان لەگەڵمان بن. Sıcak elleri uzanır kör hücreye, sarar yaralı bedeni. Yazılsın bir kez daha tarihin ak sayfasına, kavga derde deva için, birimiz hepimiz için, hepimiz birimiz için. Elleri, kenetli elleri
adı olur adaletin. Yazılsın bir kez daha tarihin ak sayfasına, kavga derde deva için, birimiz hepimiz için, hepimiz birimiz için. Yazılsın bir kez daha tarihin ak sayfasına, kavga derde deva için, birimiz hepimiz için, hepimiz birimiz için. زۆر سپاس لەوەی کە هەتا ئێستا لەگەڵمانە بینەرانی خۆشەویست. لە بەشە بەرنامەکەمان وتوێژێکمان هەیە دووبارە لەگەڵ هومانی گودازگەر سەبارەت بە حساسیت و هاتوو هاواری مەلاکان لە کوردستانە سەبارەت بە مەسەلەی ئازادی، ئەو ئازادیانەی کە لە قانونی ئاساسیەکەی کانتۆنی سێ کانتۆنی جەزیرە و کوبانی و هەروە ئەفرید نووسراوە. لە سەبارەت بەمە لەگەڵ هومانی گودازگەر ئەم پرسیارە دەرحەکەین کە سەبەب چییە مەلاکان کەوتونەتە خۆ بەم شێوەیە، بە شێوەیەکی ناحەز و ناشرین وەکو هەمیشە دژ بەژن قساکەن و کۆمەڵگا ئاهروژێنن لە دژی ئەم قانونە کە زۆربەی یاسایەکی پێشڕە و ئینسانیە لە خزمەت ژنانە. هومانی گودازگەر دەکرێت وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە گە گوێ لێبوو؟ بەڵێ لە خزمەتە. هەر وەک ئێوەش باستان کرد، ئەم قانونی ویژەی بەرابەری ژن و پیا و لە کانتۆنی جەزیرە یەکێ لە سێ کانتۆنەکەی کوردستانی سووریە ماوەیەکی لەوە پێش لەلایەن ڕەهبەری جەمعی و یا شۆرای عمومی کانتۆنی جەزیرەوە تەئید کراوە، ڕەهبەرانی ئەو کانتۆنە کەدووکەسن ئەمەیان ئیمزا کردووە. خودی ئەم بەیانیەیە شتێکی یەک ڕۆژە نەبوو کە شەو خەڵک خەوەن بەیانی هەڵسن بنیشتەی ئاوا بووە. خودی جموجۆڵی کۆمەڵایەتی چەند ساڵی ڕابردوو لە ئەو کانتۆنە بووە باعیسەوە کە ژنان عەمەڵەن و بە پێی خۆیان بەشداریەکی گەرم و گوڕ بکەن لە تەحوڵاتی ئیجتیماعی ئەم ماوەیە کە لە کوردستانی سووریا بووە کە هەموو کەسێ ئیسەکەم یا زیا لێ ئاگادارە هەر لە مقاومەتی کوبانیەوە بگرن. حتا خودی ئەم بەیانیە یەکێک لە دەستاوەڕەکانی ئەم جموجۆڵە بووە کە لە ئەم یەک دو سێ ساڵی ڕابردووە و بەتایبەت لە شەشمانی ڕابردووە وجودی بووە. خودی ئەم بەیانیە نەتیجەی ئەو بەشداریە و یا نەتیجەی ئەو سەلماندنی ئەو حەقە مسلمەیە کە ژنان لە سوورەتێکا کە ڕزگار بن بەدەستی دابوونەریتی کۆنی مەسەبیەوە ئەتوانن هەر وەک پیا و لە نێو جامعە لە هەموو بوارەکانی ئیجتیماعیە بەشدار بن و نەخش و دەوری خۆیان بنوێنن. لە ئەم ڕابطە بوو کە ئەم بەیانیە هاتە دەرەوە کە بەیانیەکە کە ئەگەر بیبینن و چاوتان پێ بکەوێەوە تەبعەن زۆرێک لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتەویانە ئەبینی یەک بەیەکی کە ڕێی پڕیە لە بۆچوونی ئینسانی بەرامبەر بە ژن و حەقی ژن وەکو بەشدارێکی لێهاتوو و صاحبی حەقی جامعە هەر لە هاوسەرگیریەوە بگرە حتا مسافرەت حتا ئێرس حتا تەواوی ئەوانە کە مشکڵاتی بووە کە دائیسە لە نێو جەوامعی دواکەوتووە بەتایبەت جەوامعی ئیسلامی لە خاورمیانە ڕێگری پێشڕەوی ژنان بووە. ئەم قانونە جۆرێک بوو کە زۆرێک لە کۆمەڵانی خەڵک لە خاورمیانە و لە کشوەرگەر ئیسلامیە و حتا لە کشوەرگەر ئوروپایە پشتیوانیان لێکرد و دڵخۆشی و بەرحاڵ ڕزایەتی خۆیان لێ دەربڕی و جاری وا بوو مقایسە ئەگرا لەگەڵ قانونگەرێکا کە بۆ ژنان لە کشوەرگەری ئوروپایی و پێشڕەفتا دانراوە. ئەمە جێگای خۆشحاڵیە و لایەقی ژنانە لە تەواوی دنیا و بەتایبەت لایەقی ژنانە لە کانتۆنی جەزیرە و کوبانی و ئەفرینا کە ئەم مدەتە توانیویانە شان بەشانی ژنان بەرابەر بە هەیولای داعش بێسن و مەسەلەی خودمدیریەتی لەو منتەقا بەرنەبەرەوە. ئەم پەیامە دیارە مرتجعینی منتەقە پێیان خۆش نەبوو و هەر لەم ڕابطە بوو کە بە ئیسلاح زایانەی نینی دینی لە کوردستانی عێراق کە تەشەکلێکی مرتجعن بە دیتنی ئەم بەیانیەکیان لە مەقابڵیان دەرکرد و محکومیان کرد. جگەلەوە محکومیان کرد داوایان کرد لە مەسئولینی کانتۆن کە مەعزەرەتخوازی کەن لە خەڵکی مسلمان، داوای لێبوردن کەن لە خەڵکی مسلمان و ئەم قانونیانە لابن. بەڵام ئەمەیە مهم نەبوو زۆر. ئەوەی کە مهم بوو ئەمان ئەم نامەیانە ڕوو بە سەرۆکی هەرێم و پارلەمانی هەرێم و نخست وەزیری هەرێم و
إدارة أوقفي هرمو توابي أماني نسيبوا لواقع هشتاريا بيدابون كأبي هشتان بيت كأم ميلا وأم توفانا رونكات لكردستاني عراق وأمانة أو بوكا برانبري لأم ماوياك إما ديمان بنيامغري أزادي خواست تنفري خويا لأم بوچوني أم مذهبيانة دربري وكس لواقع جوابي بين دانوا خودي أم كاريك أمانة كرديان بسابقا نبو هرواك لواني زور كس آغا داربن خودي حكومتي هرم لكردستان يشك لكاركاني يشك بإصلاح الشريك قدرتكاني أم ملايانا وبطوري كلي هذا إسلامي كان بون كلا چند ده سالي رابردوا بتايبت تواني وانا عالم درفتاني استفادة كان وبو وكا جامعة برندوا وإسلامي زيب كان بإصلاح هرشي لدسيان بيكردو يعني تماشاي روابطي شاركاني كردستان سليماني وهولير وكركوك ونازان مراني وتوابي شاركاني تربكن تماشاي جن بكن زان لويشون أشي بريا تماشاي بوشيشي جن بكن تماشاي مجلس ومدارسي ديني بكن تماشاي أو بكن كهر روجي كونفرانسي بو خميني وروجي بو مفتزادو روجي بو أو مرتجع كيتر أجيري همو أمانة جزو كارنامي أو دودهي گذشتن كإسلامي كان لپناه حكومتي هرما قردويانا وأو جسارتش كإسا بخويان ينداوا لواقع هل بدلقرمي أو هو كأمان لحكومتان وأم جسارتيانا بخويان داوا كبرانبر بو قانونا إنسانية برانبر بو قانونا كشياو لايقي جنان لا همو شوينك برانبر بأو بيسن وبازم آيني إسلام بيرن برو بلين أما مخالفي آيني إسلام وأقرب كريته داويلي بوردن كريته لمسلمانان الدنيا ديارة استا خودي جولانوي كاستا جزيرة وجودي هي بروشون يتر أرود وروج لسر روزياتر ببشتاري جنان وشريني أو دسو بيواندانا كمسهب آين لسر يعني لأنه دسيان بوكر وخليكا أرود نبروا وشونك كبخوشية ودين وملاي أولم جورانا ويا زايني ديني علم قبيلة لبي بخوشية ولا سرمشت المقدرات خلقها شركتي النية وإرادة جماورك خليكا جامعة باب الريوة. چه دليل شيء أم بإصلاح علماء ديني يا زانان ديني كغير جهل وخرافة وكون فرسي شتي كنازانن ويعني أوش لمشكي بوغني خوانا لكم الغاية فريقي بدن تشتاق بتبعسي لقرن بستويكا أعوى بمشي وين حزا دوباره بين بلان شوارجن أبي ببيت اعتيادية يعني شتك أمريكي عادي تلقي بكن شتك أواني هانداوا أعوى راحت برانبر بكوملغايكي مدني برانبر بمليون هاجن قصب كان جرأتك اللي شو هاتوا داعشة ياشتترا معلم هر أوشتا أماني وهانداوا كداعشي هانداوا كبيل منطقة آوابكا هر أو أماني هانداوا كطالباني أو هانداوا كبرو لمدرسة كازيات للصو بنجانا فرمنال قتل عامكا هر أمانا هر أو دليلو أو الدنيا أماني هانداوا للجزيرة ولتواوي بشكل أفريقيا خليكن أو خلق أرفين وكسشنات واني هيتشيان بيبكا من بيموابي دنيا بربريتي سرماية داري وبتوري كلي ناتواني سرماية داري لجواب دانوا بنيازي إمروي إنسان كان سركي ترين دليل أم بربريتك إمرو بسر جامعة داسة بيوا جا وقت تماشايكي أبيني خدي أم قدرة قورانا لزماني خويا أمانة داردسين أمانة كسانكن كخليكن كومنشي بيكن أمانة كسانكن ككومنكن بمانوي إيوت ماشاكن طالبان لأفغانستان كي دروسيكر القاعدة كي دروسيكر خدي أم داعش كي دروسيكر أرتشي آزاد إيساها بدس كيوا وفرق أستر دولتي تركيا كي خليكا يارمتي أدا أمانة هر بدرجة كمتر هر داعش وهر علماء ديني عراقا هيش فرق كيانية لبرماهوية شتيك هس أو أنتر استائتر كاركرديان نماوا وأبي برامبريان بيسي أما أنتر كاركرديان ماوا وأبي يارمتيان بري دولتي إقليم كردستان بإصلاح يكي لأو دولتان سكا لإعتلافي عليه داعش شركتي كدو بشدارة همو كس آقادارا بلان لا يتريشوا لقل كانتوني جزيرة آبمشيوا لبالدسي وجماعات مخالفتة كان وهيد نتنيا إشنالي يارمتيان أدن لقل مقاومتي كوباني تاماوي لو بيش بلا أويكا أم قرادان بس همو آقادارن كمخالفتي أكردو تنانت لهاتني آواريش برقري أكر بطوري كلي دليلكي أميكا للدنياي إمروها أو كسانك قدرتي دنيايان بدسوية حاضرا لمرتجع ترين كسجر استفادة بكن بوكا استفادة خويان بو منافعي خويان بنبروا وأما بداخوا دليلي
دلیل تریشی ئەوەسەکە ئەو سەفی بەرابەری و ئازادی خاهیە، ئەو سەفی سوسیالیستی و عەداڵەت تەڵەبیە لە نێو منتەقەکە زۆر زەعیفە و ناتوانێت بڕێ بە گشت ئەمانە. بە نەزەر من ئەم دوو دەلیلە بۆ سەبایس ئەوە کە ئەمانە ئاوا دەم بێرنەمەیان و بڵێن ئێمە تەعینی ئەکەین کە کێ ئەبێ لەکوێ حکوومەتکە و ژن ئەشێ چه پایگا و پلەیەکی. ئەمە یا ئەمریکی نەشودنیە یا شودنیە ئەکرێت یان نا، بەس بەسەرەوەی کە ئایا خەڵک بەو دەرەجە ڕێکخراونین کە بڵێن ئەم قسانەیتم نایخوە ژنیش وەکو هەر ئینسانێکی وەکو پیا و بەرابەرە مافی ئینسانی هەیە و لە قەرنی 21 ئێمە ئەم شتانە لە مەلا وەرنابگرین و هەر پیاوێکی شەرافەتمەندی دەتوانێت پشت بکاتە ئەم مەوزعانە یان نا. ئایا ئەکرێ مزگەوتەکان بەتاڵ بکرێن کە ئیتر ئەم مەلانە کەس نەبێ ڕاجیان بۆ بکات و ئیتر لەم شێوە قسانەیان بۆ بکات. ئەم مەسەلە لە کوردستانی ئێرانیشە مەترەحە. ئەسمەلاکان لە کوردستانی ئێرانیشە شیر و چیرە کێشنەوە هەڕەشاکەن سەد پا مێشتبانەکەنەوە چیەکەن و چی ناکەن. یعنی داعش کە نزیک بۆ تۆ جوراتیشی یاوە بە سەلەفیەکان لە کوردستانە چکردن خەڵک بێ چی بکات بە تایبەتی ژنانە بێ چی بکەن ویا پیاوانی ئازادی خوازێ کە سەهمێکیان نییە لە نابەرابەری و بێعداڵەتی لە ژنا ئەبێ چی بکەن بۆی کە کەرامەتی ئینسانی خۆشە مەحفوظ بێت. بەڵێ هەر عەکسولعەمەڵ بەرامبەر بە ئەم قانونەی کانتۆنی جەزیرە نیشان ئەدا کە بەشەریەتی ئیمڕۆ چەندێ ئامادەیە لەو کشوەرانە کە هەن لەژێر چەپۆکی ئیسلامە مەنزورمە چەندێ ئامادەیە بۆ ئەوە کە ئەم بەرابەری ژن و پیاوە واقعاً متحقق بێت. ئەوە سەیری پشتیوانی و دەربڕینی خۆشحاڵی لە ئەم قانونی لە هەموو شوێنەکە ئەجملە لەو شوێنانەوە ئەم حکوومەتە مەسەبیانە یا ئەم حکوومەتە ملیانە حاکمن خۆ ئێمە بەچاو خۆمان ئەیبینین بەچاو خۆمان ئەیبینین کە مردم هەموو پێیان خۆشە و ئامادەگیە لە هەموو وەختێک فرەترە بۆ قبولکردنی ئەم شتە. شتێک کە ئەمێنێتەوە ئەوەیە کە ئەمە چۆن متحقق ئەکرێت، ئەمە چۆن عەمەڵی ئەکرێت بە قەوڵی ئێوە. ئەوە لە پاڵ دەستمانە ئەمە دیمان لە جەزیرە لا ئەقل تا ئەم سەعاتەکە ئێمە قساکەین بە یەکۆ متحقق کراوە کەس نێتوانێ هیچیان پێکە. لە ئێرانە وەروە خۆت باست کرد مردم هەزاران بەرابەر کوبانی و کانتۆنی جەزیرە چینووی ئەوەنە کە ژن و پیا ئاوایە بێت بە تایبەت لەناو ژنانە و خەریکەن حدودی 35 ساڵە لەگەڵێکی لە هاردترین ڕژیمەکانی خاوەرمیانە خەریکی مبارزاکەن بۆ بەدەستهاوردنی تیکە بە تیکەی حەقی ژنە. لە نەتیجە ئەمە ئەکرێت و مردمیش گەرێکی ئەنە ئەسڵەن پرسیار نییە. هەزاران دەحبە نیشانیانداوە کە ئارەزوو یەکێ لە ئارەزوو ئاواتەکانی جامعە بە تایبەت ژنانە ئەوەسەکە بتوانن وەکو ئینسان خۆڵی بەرابەریان بێ لەگەڵ پیاو. ئەوەی کە نمونەی بدرا بەدەستەوە و بیگری بەدەستەوە ئەویش ئەوەیەکە فقط حاکمیەتێکە بەدەست مردمەوە بێ، فقط حاکمیەتێک کە تێیدا قانونی ئینسانی جاری بێت و ڕەوان بێت ئەتوانێت ئەو بەرابەریە ئیسە هەر چەند کەم و کورد بۆ ژنان بێرێەوە بەدی بێنێت و لەو دووە متحققیکە و ئەمە مۆزوعی مبارزەیە. هیچ چارەیەک نییە بەغێرەزەوە کە کۆمەڵانی خەڵک بتەشەکڵ بێنە بەرەوە یەکێک لە شعارە ئەسڵیەکانیان هەروەها کە تا ئیسە بووە بەرابەری ژن و پیاو بێت. ئەگەر مبارزەی لە ئایندا عەلەی جمهوری ئیسلامی وجودی هەیە کە هەیە ئەگەر سەردەبوونیە جمهوری ئیسلامی ئەبێ بەدەست کۆمەڵانی خەڵک اتفاق بکەوێت کە ئەکەوێ ئەگەر قەرارە تاڵەبان و نازانم کێ و کێ و داعش و نازانم حکوومەتی شیعی لە عێراق و لە هەر کوێتە سەردەگون بکرێت ئەگەر ئەوەڵین حکمی یا یەکێ لە ئەوڵ حکومەکانی ئەوە نەبێت کە ئەبێ بەرابەری تەواو کەماڵی ژن و پیاو و یا ئازادی ژن بە معنایەکی دروستتر متحقق بێت بە نەزەر من ناتوانیت تۆ چاوەڕێ ئەوە بکەیت کە جامعەیەکی باشتر لەمەکەوە تا ئیسە وجودی هەست یا جامعەیەکی ئازادتر لە ئەوەی کە ئیمڕۆ وجودی هەست لە ئەم وڵاتانە بەدی بێت. لە نەتیجە تەنیا ڕێگەی مبارزەی متەشەکل و داخوازی ڕۆشنە بۆ مەسلەی ئازادی ژن و بەرابەری ژن و پیاو لە جامعە. زۆر سپاس دەکەم هومانی گودازگەر بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆیە. منی سپاسیەوە ئاکەم ڕۆژتان شاد. بینەرە خۆشەویست سەرنجتان ڕاکێشم بۆ درێژەی بەرنامەکانی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەگەڵمان بن.